شنگال و ئێزیدیەکان 11 ساڵ بەر لە ئەمڕۆ بە گیان و بە جوگرافیاوە بوونە قوربانی. کەیسی ئێزیدیەکان ئەو دۆسیەی 11 ساڵە بەکراوەیی ماوەتەوە. قوربانیانی ئەو کەیسە لە دۆخێکی سەختی دەرونیدا ڕۆژەکانیان بەڕێ دەکەن. زۆر بەداخەوە نە کۆمەڵگای نێودەوڵەتی نە حکوومەتی عێراق تا ئێستا هیچ هەنگاوێکی با بڵێن پۆزتیف نەهاوێژراوە بۆ ئەوەی هەڵسم بە دووبارە ئاوادانکردنەوەی ئەو منتیقەیە. دوو لژنە پێک هێنران بۆ ئەوەی لێگەڕیان لەسەر ئەو خەڵکە بکەن کە تا ئێستا بێسەر و شوێنن، بەڵام لژنە هەر بۆ لژنە بووە تا ئێستا نە ئەو لژنانە هیچ کارێکیان کردووە نە هیچ ئەنجامیشی هەبووە بەداخەوە. سەرباری ئەوەی 11 ساڵە و بەرپرسە ئەمنیانەی کە تۆمەتبار کرابوون بە تەسلیمکردنی داعش، کەسی تاوەکو ئێستا دەستگیر نەکراون و دوور نەخراونەتەوە. لەگەڵ ئەمەشدا ساڵ بە ساڵ ئەو کەیسە بەرەو خەفەبوون دەچێت و هیچ چالاکیەکی بۆ ڕێک ناخرێت لە شارە جیاوازەکاندا. جینۆسایدی ئێزیدیەکان لەبیر ناکرێت، چکم نەوەکانی ئێمە ڕۆژانە خۆمان لەگەڵ نەوەکانمان دەڵێن 3/8 کە 2014 کوردانی ئێزیدی بەجێمان کەوتنە بەردەستی شاڵاوی داعش. ئەوە ئێمە لەبیری ناکەین بۆ نەوەکانمان و دەبێتە مێژوێکی ڕەش بۆ ئەوانش. ئەو بەرپرسانەی لێوێ بەرپرسارەتیان دەکرد، پێویستە سەربەلایەنێک بوون کە ئێستا لێرە حکم دەکەن. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە توانیان شنگال بەجێ بن و خوشکبرا ئێزیدیەکانیان بەجێ بێن و بیان خەنە بەردەست داعش عەفوەن لە جیاتی لێکۆڵینەوەیان لێک بکرێت و لێپێچینەوەیان لێک بگرە. ئێستا بەرپرسایەتی گەورەشیان لەبەردەستە. لە 3 ئابی ساڵی 2014 ڕێکخراوی تیرۆریستی داعش شنگالی داگیر کردو. هەزاران هاوڵاتی ئێزیدی بوونە قوربانی. بە پێی ئامارە فەرمیەکان تا ئێستاش 3102 هاوڵاتی ئێزیدی لای چەکدارانی داعش دەست بەسەرن و بە هەزارانی دیکەش ئاوارە و دەربەدەرن. دوای تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر کارەساتەکەی شنگال و ئاوارەبوونی هەزاران ژن و منداڵ، بەڵام بۆ یەکەم جار ئەم ساڵ لە شاری هەولێر هیچ چالاکیەک لەم بارەیەوە بەڕێوە نەچوو. ئاراس عەزیز، ڤار میدیا، هەولێر. دماغیک ئاخفتن یاوارەیە